گفتوگۆکان لە نێوان ئەمریکا و ئێران بەردەوامن و جیهان لە چاوەڕوانی ئەنجامێکدایە. هێشتا ڕۆژنامەوانان بە شوێن هۆکاری ڕاگررتنی هێرشە مەزنەکەی ئەمریکادا دەگەڕێن و دۆناڵد ترامپ لە دوایین لێدواندا بەم جۆرە باسی کرد. ئێرانیەکان پەیوەندیان پێوە کردن بۆ ئەوەی بەهێزترین هێرشیان نەکەمە سەر کە لە دوای جەنگی جیهانی دووەمەوە ڕووی نەداوە. لەبەرەوەی خۆشم نەمدەویست خەڵک بکوژم و ئێران کاول بکەم بۆیە دەرفەتێکی دیکەم بە دانوستانەکاندا. ئێرانیەکان ویستیان گفتوگۆ بکەین، منیش قبوڵم کرد. وا پێدەچێت گفتوگۆکان بەباشی بەڕێوە دەچن. دیارە ئەو هێرشەی کە باز دەکرا هێرشێکی جیاواز بووە لە هێرشەکانی پێشتر. وا پێدەچێت هەر ئەوەش ئێرانیەکانی هێنابێتەوە سەرمێزی گفتوگۆ، بەڵام پێناچێت کە پشووی ئەمریکا بۆ گفتوگۆکردن لەگەڵ ئێران زۆر درێژ بێت. ئەمریکایەکان بۆ ئەنجامێکی بە پەلە دەگەڕێن و لەوانەیە بە زوویی بڕیار لەسەر ئاستی سەرکەوتنی ئەم دانوستانانە بدەن. ئیتر چ بە قبوڵکردنی لێکتێگەیشتنێک یان گەڕانەوە بێت بۆ هێرشکردن. لەوانەیە ئەم جارە سەرکەوتوو بین لە دانوستان و لەوانە شەوانە بێت. دیارە کاتێک کە کەسێک جدیە لە قسەکانی و کاتێکیش تەنیا قسەی بەتاڵ دەکرێت. ئێمە زۆر بە جدی ئامادە بووین بۆ هێرشەکە. کاتێک سەرۆکی ئەمریکا بەم جدیەتەوە باسی ئەو هێرشە مەزنە دەکات، هێشتا هێزەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئامادەباشیدان و چاوەڕێی سەرکەوتنیان سەرنەکەوتنی گفتوگۆکانن.